بەناوی خوای گەورە سڵاتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی دیاری کرد کە پێکدێن لە سەرۆک و جێگر و بڕیاردەر. بەشێکیش لە فراکسیۆنەکان ناڕازی بوون لە یەکلاکردنەوەی دەستەی سەرۆکایەتی لیژنەکان بەم شێوەیە کە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ بڕیاری لەسەردرا. بە میوانداری بەڕێز سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. دوجار فراکسیۆنەکان لەسەر دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان ڕێککەوتن. تەواوی لێژنەکان سەرۆک و جێگر و بڕیاردەریان بۆ هەڵبژێردرا. جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دابەشکردنی پۆستەکانی سەرۆکایەتی لێژنەکان بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن بووە. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی کاتژمێر 8 ئەم ڕێککەوتنە لە نێوان فراکسیۆنە بەڕێزەکان گەشتە دەستەی سەرۆکایەتی و ڕێککەوتنێک کرابوو لە ناو خۆیانە بۆ هەر 15 لیژنە هەمیشەیەەکە پۆستی سەرۆک و جێگر و بڕیاردەر ڕێککەوتنی لەسەر کرابوو و ئەمڕۆ ئێمە لە کاتژمێر 2:30 لیژنە بە لیژنە هەر 15 لیژنەکە هەتا کاتژمێر 2:30 تقریبان لیژنە بەڕێزەکان لە ناو خۆیانە هەر 15 لیژنە هەمیشەیەەکە سەرۆک و جێگر و بڕیاردەری خۆیانیان هەڵبژاردووە. هەرچەندە بڕیاربوو سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان بۆ کۆمەڵ ئیسلامی بێت، بەڵام بەڕێکەوتنی پارتی و گۆڕان پۆستی سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان لە کۆمەڵ سندرایەوە و درایە گۆڕان. سۆرا عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵیش ئاشکرای دەکات لەگەڵ نەوەی نوێ بڕیاریاندا بوو هاوپەیمانی دروست بکەن. بۆ ئەو مەبەستەش نووسراوێکیان پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کرد، بەڵام ڕەتکرایەوە. لە کاتێکدا نووسراوێکی هاوشێوەی ئەوان لەلایەن تورکمان و کوردان و ئاشوورەکان پێشکەشی دەستەی سەرۆکایەتی کرا و پەسەند کرا. لە پێناو سازان و تەوافق لە نێوان فراکسیۆنەکانە ئەمەمان قبول کرد، ئەگەر نا ئێمە نیگەرانیەکی هەواومان هەبوو لەوەی کە لە گفتوگۆکان لە ڕۆژی یەکەم لیژنەی سامانە سروشتیەکان بەرکەوتەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوو، بەڵام بەداخەوە فراکسیۆنی گۆڕان بە فراکسیۆنی پارتی دیموکرات ئەو لیژنەیەی لە ئێمە وەرگرتەوە و دواتر بۆ خۆشی بردی کە چاوەڕێمان نەکرد. بەڕاستی برادرانی گۆڕان ئەوە بەرامبەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بکەن، بۆیە نیگەرانیەکی قوڵمان هەیە لەو ڕووەوە، بەڵام لەبەردەم لەبەر بەڕێوەچوونی کارەکان و دروست نەبوونی ئاستانگ قبولی ئەوەمان کرد. بەپێی ڕێکەوتنی نێوان لایەنەکان پارتی سەرۆکی 7 لیژنە و 7 جێگر و 6 بڕیاردەری بەرکەوت، یەکێتی سەرۆکی 3 لیژنە و 4 جێگر و 3 بڕیاردەری بەرکەوت، گۆڕان سەرۆکی 2 لیژنە و 2 جێگر و 3 بڕیاردەر، کۆمەڵ ئیسلامیش سەرۆکی 2 لیژنە و 1 جێگر و 1 بڕیاردەری بەرکەوت. دەردرا ئێمەش وەکو فراکسیۆنی پارتی بەپێی ئەو بەرکەوتەی کە هەمان بوو، بەپێی ئەو ڕێکەوتنەی کە هەمان بوو، سەرۆک و جێگر و بڕیاردەری لێژنەکانمان وەرگرت. بەشداریمان کرد لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان کە 15 لیژنەی هەمیشەیە بوو. بڕیارە بۆ ئەوەی ئەو بارقورسی لەسەر لێژنەکان هەیە کەم بکرێتەوە و دڵی هەندێک لایانی ناڕازیش پێچاک بکرێتەوە. ژمارەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە 15 لێژنەوە زیاد بکرێت بۆ 19 لێژنە. بۆ ئەو کارەش دەبێت جارێکی تر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەموار بکرێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز، کاک سۆران بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لەسەر چ بنەمایەک یەکلاکرانەوە، ئایا لەسەر بنەمای ڕێکەوتن بوو یاخود لەسەر بەرکەوتەی هەڵبژاردن بوو؟ بەڵێ، بەناوی خوای بەخشندەی میهرەبان، لیژنە هەمیشەیەکان بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن دابەش کرا و میکانیزمی دابەشکردنەکەش هەموو فراکسیۆنەکان کۆک بوون لەسەری کە بە سانتلیگۆی دابەشکردنی 1.4 بێت، واتە کۆی لیژنەکان کە دەکاتە 15 لیژنە و هەر لیژنەیەکیش 11 کورسیە لێکێدەیت و دوایی دابەشیش سەر ژمارەی پەرلەمانتارەکانیەکەی کە دەستەی سەرۆکایەتی لێ دەرەکەی دەمێنێتەوە 108 ئەندام. بەو پێیە
فراکسیۆنی یەکەم پارتی دیموکراتە، دووەم یەکێتی نیشتیمانیە، سێیەم گۆڕانە، چوارەم نەوەی نوێیە، پێنجەم کۆمەڵی ئیسلامیە، شەشەم یەکگرتووی ئیسلامیە، پاشان پێگاتەی تورکمان و کلد و ئاشور. بەداخەوە ینی بەهۆی ئیتیلافێکی کلد و ئاشور بۆ دابەشکردنی لیژنەکان ژمارەی ئەوان بوو بە 6، ژمارەی برایانی یەکگرتووی ئیسلامی بە 5 هێڵرایەوە، سەرۆکی لیژنە لەوێ ڕاگیرا. هەروەکو چۆن ئەندامێتی لیژنەی یاسایش لە سەرەتاوە هەر بە هەمان شێوە دابەش کرا و دوجار لە نێوان پێگاتەی تورکمان و پارتی برایانی یەکگرتووی ئیسلامیە یەکگرتووی ئیسلامی بێبەشکرا. ئەمڕۆ یەکگرتووی سەرۆکی لیژنەیەکی بەرنەکەوت لە سەرۆک و جێگەر و بڕیاردەر بە پێی سانتلیگۆ و دابەشکاریەکە و بە پێی ئەو ئیتیلافەی کە ئەو پێکهاتانە کردیان یەکگرتووی ئیسلامی مەحروم کرا لە سەرۆکی لیژنە. بۆیە ئەوان بڕیاریاندا کە بایکۆتی وەرگرتنی ئەو پۆستانە بکەن. نەوەی نوێش بەهەش کورسیەکەی هێندەی کۆمەڵی ئیسلامی یەک سەرۆک و یەک جێگر و یەک بڕیاردەری بەرکەوت کە دوجار ئەوانیش بڕیاریاندا پشکەکانی خۆیان ببەخشن بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. ئێمە سوپاسمان کردن لەسەر ئەو هەڵوێستەیان و بەداخەوە دوجار ئەم هەڵوێستەی فراکسیۆنی نەوەی نوێ بۆ کۆمەڵی ئیسلامی وەکو ئەوەی پێکهاتەکان وەرنەگیرە. باشە بەس بەهانەیەوەی کە وەکارەکەی چی بوو مەسەرەن بۆچی پێکهاتەکان کە چەند فراکسیۆنێ بوو توانیان مەسەرەن یەک بگرن و سەرۆکی لیژنەی زیاتر مسۆگەرکەم بەس بۆ ئەوەی ئێوەنەوەی نوێ قبوڵ نەکرا خەلەکە لە کۆمەڵ و نەوەی نوێ بوو یاخود لە چیدا بوو؟ نەخێر لە ڕاستیانەوەی نوێ دوایەوەی کە پێمان ڕاگەیاندن گرفتیان دروست کردووە بۆ ئەو بەخشینەی ئێوە بە فراکسیۆنی کۆمەڵ وتیان چی پێویستەکە بۆ ئەوەی کە وەکوی ئەوان دەیانەوێت قبول کرێ وترا دەبێت نووسراوێک بە واژۆی هەردوو لە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی بکرێ. بەڕێزان لە فراکسیۆنی نەوەی نوێ وتیان ئێمە ئامادەی نووسراوە کە شواژۆکەین و پێکەوە بۆ دابەشکردنی لیژنەکان لە سەرۆکایەتی ئێمە نەوەی نوێ و فراکسیۆنی کۆمەڵ پۆستەکانیان یەکەخەن و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پڕێکاتەوە. بەڵامتیان ئەمە نابێت چونکە ئەبێ ئیتیلافەکە بۆ 4 ساڵ بێ و بۆ یەک فراکسیۆنی بێ. ئێمە پێمان وتن پێگاتەکان هەمان شتیان کردووە و یەک فراکسیۆنیش نین و یەک کەسیشیان نایە بڵێ من نوێنەری ئەم پێکاتەیەم لە تورکمان نوێنەری ئەم پێکاتەیەم لە کلد و ئاشور بۆ ئەوەی ئێمە والەیەکەن. بەداخەوە ئەوە ڕەت کرایەوە. باشە بەس من گوێم لە جێگری سەرۆکی پەرلەمان بوو لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە باسی لەسەرەوە کرد کە هۆکاریەوەی کە هاوپەیمانەتەکەی ئێوە هەڵوەشاوەتەوە بۆ مەسلەی دەستەبەرکردنی سەرۆکایەتی لیژنەکان ئەوە بووە کە دەبووە ئەندامانی نەوەی نوێش لە ناو لیژنەکان بووانە دەنگیاندا بە کاندیدەکەی ئێوە ئەوان ئامادە بوون نەوەی نوێ دەنگ بە بێنە ناو لیژنەکان بۆ دەنگ بە کاندیدەکەی ئێوەش بدەن؟ ئەوە ڕاستە ئەوە وابوو کاتێک کە نەوەی نوێ خۆی هاتە ناو گفتوگۆکان لێیان پرسین ئێوە ئامادەن ئەندامەکانی خۆتان بێنە ناو لیژنەکان دەنگ بدەن بە پۆستەکانی خۆتان کە فراکسیۆنی کۆمەڵ وەریەگرێ؟ سەرەتا وتیان نەخێر. سەرەتا بەڵێ دوایەوەی کە ڕۆشتن وتیان جواب بدەینەوە. دوایەوەی کە جوابیان دایوتیان بەڵێ ئێمە ئامادەین خۆمان بینە گفتوگۆکان پۆستەکان یەکلاییکەینەوە و بەشداری دەنگدانەکانیش بکەین و دەنگیش بدەین بە هەموو ئەو لیژنانەی کە تایە بەشدارین. ئەنی پاساوێک نەما بۆ دەستی سەرۆکایەتی کە ئەو هاوپەیمانەتی کۆمەڵونەوەی نوێ سەر نەگرێت؟ هیچ پاساوێک نەما تا ئەو کاتەی کە برای بەڕێزم کاک مەمی بورهان قانع خۆی بە نوێنەرایەتی فراکسیۆن هاتە ناو گفتوگۆکان بەندەش بە نوێنەرایەتی فراکسیۆنی کۆمەڵ بەشدار بووم لەبەرەوەی کاک عەبدوستار سەرۆکی فراکسیۆن لە سەفەرێکە بۆ هەندێک شوکار لە دەرەوەی وڵاتە وتی باشە پشکەکانمان بنێ کە سەرۆکیەک و جێگرێک و بڕیاردەرێکە دێیشین دەنگی شەدەین و پۆستەکان تەسلیمی برایانمان لە کۆمەڵەکەین.
باشە وتیان داوای چیەکرد وتیان ئێمە ئەولەویەت داوای لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی ئافرەت و مافی مرۆڤەکەین وترا ئەوە نادەین لە بەرەوەی دراوە بە کلدو ئاشور بەچی دراوە بەو ڕێکەوتنەی کە ڕۆژی پێشتر کراوە من لەوێ قسەم کردوتم باشە هەر بەپێ ئەو ڕێکەوتنەی کە ڕۆژی پێشتر کردومانە ئێمە لیژنەی سامانە سروشتیەکانمان بەرکەوتووە بۆ ئەمڕۆ لێمان وەرەگرنەوە بەڵام ئەوەی کە نەوەی نوێ داوایە کات ئەڵەن ناکرێت بیدەینەوە لە بەرەوەی خۆیان لێرە نین خۆیان لێرە نین هیچ ساڵیان پێوە بکەن لیژنەیە تریانە دەینە بەرحاڵ هاتنە سەر لیژنەی دووەم وتیان باشە ئەوەمان نادەنێ لیژنەی دەستپاکیمان بنێ ئێمە لیژنەی دەستپاکی وەرەگرین وەک سەرۆک دیارە ئەویش بزوتنەوەی گۆڕان و تێوەش بە ئێمە دراوە ئێمەش ناتوانین بیبەخشین ئیدی لەسەر لیژنەکان باشە بەس بە دیاریکراوی کە پشکەکانی نەوەی نوێ کە خۆیان بە ئێوەیاندا بوو کە ڕەت کرایەوە لەلایەن مەسەلەن فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمانیشە شتێکی سیاسی لێ دەخوێنرێتەوە یعنی چی؟ دوایەوەی کەنەوەی نوێ پشکەکانی خۆی بەدڵ نەبوو بۆ ئەوەی ئەو پشکانە وەرگرێ و بیدا بە فراکسیۆنی کۆمەڵ کۆبوونەوەکەی جێهێشتوتی دەکەواتە ئێمە بەشداری ناکەین پشکەکانیش نادەن بە کۆمەڵ بەو جۆرەی کە ئێمە تایە نەبووین ئێستا ئێمە ژاتوین پشکەکانی خۆمان داواکەین بەو جۆرە ناماندنیە ئێمە جارێکتر کۆبوونەوەکە جێڵین بۆ دوجار جێیان هێشت و پشکەکان جارێکتر دابەش بووە کە ئێمە هیچی ماوەرنەگرت بەس مەسم سیاسی بوو کە ئەم کێشەیە دروست بوو من پرسییم بۆچی بۆ پێگاتەکان ئەمە قبول کراوە بەس بۆ ئێمە قبول کراوە نییە وەڵامێکی قەنەعەت پێهێنم دەست نەکەوت بەس تۆ چی لە خوێنێتەوە بە دڵنیاییەوە ڕەنگە بووترا کۆمەڵی ئیسلامی بە حەو کورسیەوە پشکەکانی هێندەی فراکسیۆنێکی گەورە دەرەکەوێکە ڕەنگە حەز نەکەن ڕەنگە پێیان خۆش نەبوو بێ ئەی سەبارەت بە فراکسیۆنەکەی ئێوە ئێستا بە دیاریکرای فراکسیۆنی کۆمەڵ چەند سەرۆک لیژنە پێدراوە چەند بڕیاردەر و جێگریشی هەیە بەڵێ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دوایەوەی کە سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانیان لێ وەرگرتینەوە دوو سەرۆکی لیژنەمان هەیە سەرۆکی لیژنەی ئەوقاف و سەرۆکی لیژنەی کشت و کاڵ و جێگیری بڕیاردەری لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی ئافرەت و مافی مرۆڤ واتە دوو سەرۆک لیژنە جێگرێک بڕیاردەرێکمان هەیە بەڵام ئەو لیژنانەی کە بێودراون لیژنەی سیادی نین وایە خۆی ئەمە زۆر وتراوە کە کامە لیژنە سیادی و سیادی نییە ناوی لیژنەکە و کاری لیژنەکە لەگەڵ هاوتاکەی لە حکوومەت بە پێی وەزارەت بە سیادی و ناسیادی دانراوە وەکو چۆن کە یاسایی وەکو دڵی کاری یاسادانانی پەرلەمانە بە لیژنەی یەکەم دانراوە لیژنەی داراییش بە حکمیەوەی کە دارایی گرنگە دیسانەوەش بە لیژنەیەکی سیادی دانراوە سامانە سروشتیەکان و دەستپاکی ئەم جارە شارەوانیشیان هێنا بەوەی کە لیژنەیەکی سیادی بێ بەڵام من دوجار باوەڕم وایە هەموو شتێک لە لیژنەکان یەکلایی نابێتەوە دەنگدانی پەرلەمان کاری پەرلەمانتار بە شەخسی کاری پەرلەمانی هەموو ئەمانە ڕۆڵیان هەیە لەوە کە تۆ ئەگەر سەرۆکی لیژنە نەبی بڕیاردەر نەبی جێگر نەبی مانایوانیە ناتوانیت کار بکەی یا هیچ بکەی لەو بوارەی کە تایەنیت سپاس دەکەم گرافیکێکمان هەیە لەسەر لیژنەکانی پەرلەمان دەگەڕێم بۆ لای بەڕست بەڵە بینەرانی بەڕست گرافیکێک دەبینین و دەگەڕێنەوە لاتە
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکسۆر هەرۆکو لە گرافیکەکە بینیمان پارتی زۆر نییە لە لیژنەکانی پەرلەمان بۆ کارەکەی چی بوو کە مەسەڵەن لە زۆربەی لیژنەکە 7 سەرۆک لیژنەی لایە یەکێتی 3 سەرۆک لیژنە گۆڕان 2 کۆمەڵی ئیسلامی 2 ئەمە بە پێی بەرکەوتەی هەڵبژاردنە پارتی دیموکرات 45 کورسی هەیە و هاوپەیمانێتیەکی لەگەڵ سۆشیالیستیش کردووە و دەستەی سەرۆکایەتیانیش لی دەرکات 45ەکەیان ماوەتەوە بەو بەرکەوتەیە ئەوانە ئەوەندەیان بەرکەوتووە یەکێتی نیشتیمانی بە 21 کورسیەکەی بزوتنەوەی گۆڕان بە 12 کورسی نەوەی نوێ کۆمەڵ بە 7 کورسی و 8 کورسی یەکگرتووی ئیسلامی بە 5 کورسی بە پێی ئەم بەرکەوتە ئینتخابیە ئەوانە دابەش کراوە. باشە بەس سەبارەت بە لیژنەی سامانە سروشتیەکان بۆچی بوورە لە کۆمەڵی ئیسلامی وەرگیرایەوە؟ بەداخەوە نیگەرانی کردین کە ئێمە ڕۆژی پێشوە ڕێنەکەوت بووین بەڵام ڕۆژی دواتر گۆڕا ئەم مەوزوعە ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە بەندەکاندید بووم بۆ سەرۆکی ئەو لیژنەیە و پێیان قۆرس بوو بێ کە من سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان بووم. یعنی ئەوە بە فەرمی بە بەڕێز ڕاگەێنراوە یاخود ئەوتان بیستەوە کە ئەوە بە ناڕاستەو خۆ باڵە ئەوە بە ناڕاستەو خۆ کە باشە بەس ئێمە ئەوڕۆ وتان ئێوە لە گۆڕانیش نیگەران بوون ینی گۆڕانی شۆکاری ئەوە بوو یاخۆ بەس پارتی هۆکاری ئەوە بوو کە لیژنەکە سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان کە پێشتر و یەکلا کرابەوە بۆ بەڕێستان دواتر بۆ فراکسیۆنی کۆمەڵ و بەڕێستان دواتر لێتان وەرگیرایەوە. پارتی دیموکرات هۆکاری سەرەکی بوو و تەمەنامانە کرد برایانی گۆڕان وەری نەگرن. باشە یعنی ئەگەر وەریان نەگرت پێیا گۆڕان بەر کۆمەڵ دەکەوت ڕەنگە پارتی نەیدایە هۆکارەکەشی باشە مەدەمەگەر هۆکاریدی سەرۆکی لیژنەکە بووە کە بەندە بووە. باشە بەس کە پارتی هۆکاری سەرکی بۆچی ئەمڕۆ لە کۆنگڕ ڕۆژنامەوانی کە بەڕێز وتت لە گۆڕان نیگەران و نیگەرانێکی قوڵیشتان هەیە؟ هەر پەیوەندی بەو لیژنەوە هەبووە و ڕەنگە نەمەوێ بچمەوە سەری و باسی بکەم چونکە ئێمە کاری زۆرتر و زیاترمان لە پێشە ئاساییە لە نەتیجەی هەندێک کاری یەکتر نیگەرانیشمان هەبێ بەڵام نیگەرانی مانایەوە نییە کە ئێمە بە نیگەرانی یەکیتر باشە ینی برادرانی گۆڕان گلیان لە لێوانەکەی بەڕێزتە بوو بۆ ئێستا ناتەوێت جارێکی تر قسەی لەسەر بکەیتەوە ناجا ئێمە چ گۆڕان چ هەر هێزێک کە کاری پێکەوەی و ڕابردوویەکمان هەبێت بۆ یەک گرنگین واگەر بۆ یەک گرنگ نەبین ڕەنگە لێدوانەکانمان بەرامبەر بە یەک زۆر یەک نیگەران نەکە. باشە بەس بەکوتی چاوەڕێەوەتان نەدەکرد لە گۆڕان وایە تەمەنامانە کرد وەری نەگرن ینی تەمەنامانە کرد وەری نەگرن پارتی دیموکرات کە حەریسە لەسەرەوەی لە ئێمە بسەنێتەوە چی لێکا بە لێ بکە بەرحاڵ ئێمە تەفەهومی ئەوە شەکەین کە ئەوان ڕێکەوتنێکی سیاسیان هەیە ڕێکەوتنیان بۆ پێگەنانی حکوومەت هەیە و ئەوانیش کاری سیاست و کاری فراکسیۆنی خۆیانەکەن ڕێگاوانیش لە لەحزەیەکە لە ئێمە نیگەران بن هەر شتێک حاڵەتێکی ئاساییە بەڵام دوجار ئێمە گۆڕان لە هەر جەیەک بێ لە حکوومەت بێ لە دەرەوەی حکوومەت بێ مامەڵەمان لەگەڵیان هەر بەو نزیکیەیە کە پێشتر هەبووە وەکو چۆن برایانی یەکگرتووی ئیسلامی کە ئێستا لە ئۆپۆزیسیۆنن بەڵام بە نزیکترین هێز لە هەموو ڕوویەکەوە لە خۆمانیانە بینین بۆ کاری پێکەوەی بۆ هەماهەنگی بۆ پشتیوانی و ئەوە لای ئێمە ناگۆڕێکە چونکە نەگۆڕان نەیەگرتو و نە ئێمە لەو هێزانە نین کە قۆرخی جونگەکانی حکومڕانیە وڵاتەمان کردبێ و ڕەخنەکانی ئێمە و خەڵکی هەموو لەوانە بێ کە ئەمەیان کردەوە ئەوان نین بۆیە ئاساییە لە نەتیجەی کاری پێکەوەییمان کاری فراکسیۆنیمان نیگەرانیمان لە یەک هەبێ و کۆتایی مەتافیش نەبێ لەگەڵ یەک. باشە بەس کە مەسەڵەن ئەگەر هۆکارێکەوە بێ بۆیە لیژنەکە لە کۆمەڵ وەرگیراتەوە کە بەڕێز سەرۆکی لیژنەکە بووای لەمە دو واز دەهێنن ئێوە مەسەڵەن ئەگەر لیژنەی سامانە سروشتیەکان سەرۆک نەبی وازدێنی لەسەر مەسەلەی قسەکردن لە دۆسەی نەوت و ناشەفافیت. من
گۆڕان فراکسیۆنی گۆڕان ئامادە بوون لە بەرامبەر ئەوە لیژنەی دەستپاکیمان بنێ ئێمە وەرمان نەگرت. من پێم وایە ناوەستێتە سەرەوەی کە تۆ مادام سەرۆکی لیژنەیەک نیدی لە هەندێک شت بوەستیتەوە. من لە پێشوە ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکانیش نەبووم، بەڵام زۆرترین فشاری کارەکانم لەسەر وەزیری سامانە سروشتیەکان و وەزارەتەکەی بووە. ئەم جارە شەروا دەبێت و ئەم جارەش هەروە ئەبێ. باش ئەوانە بۆ ئێمە لە کارمان ناگۆڕێەوە، لە ئەو قەناعەتەمان ناگۆڕێت. باشە بەس ئێوە ئەمڕۆ هەر لە کۆن ڕۆژنامەسکەوتان ئێمە لە بەر بەرژەوەندی نازانم گشتی قبولمان کردەوەی کە سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە کۆمەڵوار بگیرێتەوە، بەڵام ڕەنگە ئێستا دەنگدەرانیش لێوە نیگەرانن بڵێن مادەم کە مافی هەڵبژاردن و بەرکەوتی هەڵبژاردنتانە بۆچی مەسەرەن واز لەم لیژنەیە لە کاتێکە زەرور مەسەر ئەم لیژنەیە لای ئێوە بێەوە زیاتر خزمەتی مەسەلەن بواری لێپرسینەوە لە دۆسینەوە بکەن. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چکە پرسەکە پەیوەست نییە بە شەخصەوە، بۆ پرسەکە شەخصی نییە بۆ من یا بۆ تۆ. ئێمە سیاسەتی فراکسیۆن و سیاسەتی حیزبمان وانە بووە کە مقاتعەی بەشداری وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی لیژنەکان بکەین و نەمانویستووە لەسەر نیگەرانیەک ئەمە ڕوو بدا و نەشمانویستووە کە کاری پەرلەمانی تووشی گرفت ببێ. هەمومان کۆکین لەسەروی کاری پەرلەمانیە بێ هەنگاوی باشتر بنێ، لیژنەکان زووتر تەشکیل ببن و کاری یاسادانان و چاودێری حکوومەت دواکەوتووە، لەمە زیاتر دوا نەکەوێ. و پێشمان گرنگە لە ناو سەرۆکایەتی لیژنەکانە هەبین، وەکو چۆن کاتێککە سەرۆکی لیژنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان کۆبنەوە کۆمەڵی ئیسلامی دوو سەرۆکی لیژنەی حزوری هەیە، نامانەوێت لە دەرەوەی کاری پەرلەمانی بین. نیگەرانین لەوەی کە سامانە سروشتیەکانیان لێ سندوینەتەوە، بەڵام ئەمە وەگوتم ڕامان ناگرێت لە کار و قەناعەتمان بۆ کارکردن لە پێناو شەفافیەتی داهاتی نەوت، سندوقی داهاتە نەوتیەکان، تەفعیلکردنی دروستکردنی کۆمپانیاکانی نەوت، ئەمە لە دەرۆی لیژنەکە شەکرێ. ئەم جارە زۆر تیشکرایە سەر ئیستحقاقی ئینتیخابی و لیژنەکان و سەرۆکایەتیەکانی. لە کاتێکا خولی پێشوو ئەوەندە قورس نەبوو، خولی پێشوو زۆر ئاسان ئەم لیژنانە دابەشکرا. ڕەنگە دوایی کارکردنی سەرۆک لیژنەکان یا کارکردن لە ناو لیژنەکان دۆخێکی هێنابێتە پێش کە حەزەر بکەن لەوەی هەندێک کە سەرۆکی لیژنە بێ. بە نمونە خۆم جارە ئەگەر داوای سەرۆکی مافی مرۆڤیشمان کردایە کە هەرچەنە تێکەڵ کراوە لەگەڵ لیژنەی ئافرەتان و کۆمەڵایەتیش، ڕەنگە پێیان نەدا باینەوەگەر من بوومایە. بۆ چونکە لە خولی پێشوو قەزەی مافی مرۆڤ وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی توانیمان بکەینە پرسێکی ئانی و تیشکی بێتە سەر و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ ببێ بە دۆسیەی گرنگ لە پەرلەمان، لە میدیا، لای ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئەوانەی کە نیگەرانن لەمە وەکو سەرچاوی گێویان بەکاردێنە ڕێکخراوە ناوەکەوەی کە پرسی مافی مرۆڤ بەهای پەیدا کرد. لانی کەم یەکێک کە پێشێلکاری بەرامبەر ئەکرا جاران نەیەزانی ڕوو لە کێوەکام جارای گوت لیژنەیەگەیە لە پەرلەمان ناوی لیژنەی مافەکانی مرۆڤە، منەچەم دۆسیەکەم تۆمارەکەم بۆی بە دوواداچوون بکەن، بۆی لەلایەنی پەیوەندیدار لێ پرسینەوە بکەن. لە خولەکانی پێشوو ڕەنگە ئەم لیژنەیە بەو جۆرە ئەکتیڤ نەبوو بێ، بەڵام وەکووتم پەرلەمانتارمان هەبوو لە دەرەوەی لیژنەیەکیش بووە، زۆرترین چالاکی لە بوارێکە هەبووە کە تەخەسوسی ئەو لیژنەیە بووە. ئەمە حاڵەتێکی ئاساییە، بەڵام ئەگەر سەرۆکی لیژنەکەش بیت کاریگەریەکەت باشە. بە سەرۆکی لیژنە ئەو کێشەی کە دوو زوو لەسەر سەرۆکی لیژنەکان بە دیاریکراوی سەرۆکی لیژنە مەسەرەن دەسەڵاتی چیە؟ ینی بۆ ئەم جارە مەسەرەن زۆر شەڕ لەسەر سەرۆکی لیژنەکان بوو، یعنی ئایا لە کاتی دەنگدان لەسەر پرۆژەکان لە ناو لیژنەکان خۆی دەسەڵاتێکی دیاریکراوی هەیە زیاتر بێ لە ئەندامەکان؟ خۆی شتێکی بەو جۆرە نییە. لە کاتی دەنگدانە ئەگەر دەنگەکانی لیژنەیەک یەکسان بوو، دەنگی سەرۆک لەکوێ بوو ئەوە یەکلاکەرەوە ئابێت بەلای ئەولایە و توانێ بانگێشتی کۆبوونەوە بکە
و ئەولەویەتی هەیە وەکو کاتێک کە سەردانێکی مەیدانیەکەن کاتێک کە گفتوگۆ و دانیشتن لەگەڵ لایەنی پەیوەندیدارەکەن هەندێک شتی زۆر نییە بەڵام ئەوەیە کە ئەو کاتە وەکو سەرۆکی لیژنە ڕەنگە بتوانی باشتر بچیتە پێش لە ئیشەکە بەڵام ئێمە لە لیژنەی مافەکانی مرۆڤ لە خولی پێشوو ئەنداممان هەبووە لە من چالاکتر بووە ئەندامی لیژنەش بووە نەجێگر بووە نەبڕیاردەر بووە بۆی بەڕاستی کەوتۆتەوە سەر توانا و بە کورتی ناوبڕێکمانەیە ینی بۆچی ئێوە ئەندامتان ئێستا وەکو ئەندام لە لیژنەی دارایی و سامانە سروشتیەکان؟ بەڵێ ئەمە من خۆم ئەندامی لیژنەی داراییم و ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکانیشم لیژنەکان بەڵێ لە دوو لیژنەکان دامم بەڵام دوایەوەی کە لە سەرۆکەکە مەحرومیان کردین وەکو وەڵامدانەوەی ئەو بەخشینەی کەنەوەی نوێش پۆستەکانی خۆی بەخشی بە ئێمە و نەوەی نوێ مەحروم کراوە لە لیژنەی پێشمەرگە و ناوخۆ لیژنەی سامانە سروشتیەکان لیژنەی دارایی من ئەندامێتی خۆمم بەخشی بەوان لە لیژنەی سامانە سروشتیەکان ئەنیاوان دەبن ئەندام لە لیژنەی سامانە سروشتیەکان؟ بەڵێ نەوەی نوێ؟ بەڵێ بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتە گرێم و لای بەرز بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دەکڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کۆمپانیای کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی یەزدەسپار لە عێراق باشترین بۆری بۆ بیناو باڵەخانەکان بە سیستەمی ژێرزەوی هەڵواسین گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بە ستانداردی ئەڵمانی بۆریەک بە مەوادی PPCV بەرگەی پلەی گەرمی بەرز دەگرێت و دژە بەکتریایە ڕووپۆش بە ڕەنگێکی سپی کە هیچ چەوریەک لە خۆ نەگرێت بۆریەک بە مەوادی PPMD کێشی کەم ڕێگر لە دەنگی تێپەڕبوونی ئاو بۆریەک بە مەوادی PPC دژ بە گۆڕانی کەشوهەوا دژی سووتانە و بەرگەی جوڵەی سروشتی باڵەخانەکان ئەگرێت بۆریەکانمان بۆ سیستمی ژێرزەوی هەڵواسین گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بەکاردێنرێت کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی لە عێراق ناونیشان فەرعی یەکەم سلێمانی بەرامبەر دادگای کۆنی پێشانگای ئارام فەرعی دووەم سلێمانی زی لە سوتاوەکە پێشانگای هاوکات. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێک ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سۆران سەبارەت بە زیادکردنی لیژنەکان ئەمڕۆژ قسەیەک بوو لەسەرەوەی کە ئێستا لیژنەکانی پارلەمان 15 لیژنەیە هەموو فراکسیۆنەکان سەرۆکیان بەرنەکەوتەوە وەکو خولی ڕابردوو بکرێتەوە بە 22 لیژنە؟ بەڵێ خۆی لە هەمواری پەیڕەوە تازەکەی کە خولی پێشوو دەرمان کرد زۆر جەخت کرایەوە لەوەی کەم لیژنانە بەربڵاون بە ئەندێکیان لە تەخەسوسان نزیکن وەزارەتەکان نزیکن یەکیان خەین بەڵام ئەم جارە دەرکەوت بەشێک لە هەستکردن بە جێبەجێنەبوونی داخوازی فراکسیۆنەکان بۆ ئەندامەکانیان و بۆ سەرۆکایەتی لیژنەکان لەوا بوو کە لیژنەکان کەم کراوەتەوە
بۆیە بڕیاردرا کە هەموارێکی نوێی پەیڕە و لە هەندێک بڕگەی بە تایبەت بە لیژنە هەمیشەییەکان لیژنەی پێشمەرگە و ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان تەنها لیژنەی پێشمەرگە دەهێڵرێتەوە، لیژنەی ئاسایش و ناوخۆ ئەنجومەنە خۆجێیەکان دەرەهێنرێ ئەبێ بە لیژنەیەکی جیاواز. بەڵێ ئێستا لیژنەی پێشمەرگە و ئاسایش و ناوخۆ لێک جیا دەکرێتەوە. بەڵێ بێتەوە بە دوو لیژنە. بەڵێ لیژنەی دەستپاکی و سکاڵا و کاروباری پەرلەمانمانەیە. بەڵێ سکاڵا و کاروباری پەرلەمان بەتەنیا دەرەهێنرێت، جیاکرێتەوە لە دەستپاکی. لیژنەی ئافرەتان دەرەهێنرێت لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافەکانی مرۆڤ. و لیژنەی ئاوەدانکردنەوە و بەرهێنانیش دەرەهێنرێت لە لیژنەی شارەوانی و گەیاندن و ینی چەند لیژنەی تر زیاد دەکرێت؟ چوار لیژنەی تر زیاد دەکرێت. چوار لیژنەی تر. ئێوە دوایی دووبارە ناکۆکی دروست ناکاتەوە، ینی بڕیاردراوە کە بدرێن بەچێ؟ خۆیەوە ئەمێنێتەوە بۆ دواتر ئەندامانی هەموو فراکسیۆنەکان دابەشە بنەوە بەسەر دیسان ئەو چوار لیژنەیە، سەرۆکایەتیەکانیشی دابەشە بنەوە بەسەر فراکسیۆنەکان. باشە، بە زیادکردنی ئەو چوار لیژنەیە لەمە دووە دەبن پەرلەمان دەبێت بە 19 لیژنە. بەڵێ ینی پێویستی بە هەموار دەبێت تا پەیڕەویش هەموار نەکرێت و ناتوانرێت ئەبێ پەیڕە و هەموار بکرێتەوە بە ڕێکاری یاسادانان و هەمواری یاساکرێ. بەڵام ئەمە کەی ئەمە دوای 2 مانگ یان لە پێکهێنانی کابینەی 9 تاکو 2 مانگەماکرێت لەو بینە. بەڵ ئەی سەبارەت بە سەرۆکی پەرلەمان ئێستا یەکێتی ئەوەندەی کێوە ئاگادار بن ئەمڕۆ فراکسیۆنی کێتی بەشدار بوو لە لیژنەکان، ئەوان سەرۆکەکە وەرەگرن یاخۆ ناکۆکیان لەگەڵ پارتی لەسەر چییە ئەسەرۆک وەرەگرن ئەوەندەی ئێوە ئاگادار بن و باس کرابێ لەو کۆبوونەوەکە ئەمڕۆ؟ ما ئەوەندەی ئاگادار بووین یاخود تەمەنامان کردووە کە هەر یەکەم کۆبوونەوەی 6-11 ساڵی ڕابردوو دەستەی سەرۆکایەتی یەکلایی بکرایەتەوە کە یەکلایی نەکراوەتەوە بەڕاستی ئەو ڕۆژەی کە داوا کرا لە ئێمە واژەیەوە بکەینم کۆبوونەوەیە بەکراوەی بمێنێتەوە ڕەتمان کردەوە لەگەڵنەوەی نوێیە. بەداخەوە دوای 102 ڕۆژ ئەو کۆبوونەوەی تەکمیل کراکەوە کاتێکی ڕۆشتووی بێنەتیجە بوو. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە دابەشکردنی ئەندامانیان بەسەر لیژنەکان و دواتر گفتوگۆی فراکسیۆنەکان و دابەشکردنی سەرۆکایەتی لیژنەکان و ئەم ڕۆژ هەڵبژاردننی سەرۆکایەتیەکان بەشدار بوون کە مافی خۆیانە وەکو فراکسیۆنێک مقاتعی پەرلەمان ڕەنگە قورس بێ بۆ فراکسیۆنێکە نوێنەرایەتی خەڵکی بەدەستهێناوە و متمانە و دەنگی خەڵکی بەدەستهێناوە. بەڵام تا ئێستا ئەوەی کە ئێمە لێمان پرسیون ڕەنگە یەک پاکێج بێ لەگەڵ حکوومەت یەکلا نەبوو بێتەوە. باشە بەس ئینی پێدوای دوای ئەوەی کە دوو کەسینی یەکیان پارتی و کەسێکی نزیک لە پارتی لە دەستی سەرۆکایەتی پەرلەمانە وەرگنی پۆستی سەرۆکی پەرلەمان هیچ گرنگ نەبێ مەسەلەن بۆ هەر لایەنێک جاچیەکی تیولانەکانی تر وەری بگرن ینی کاریگەری نابێت. کاک حەکیم من باوەڕم وایە سەرۆکی پەرلەمان بۆ خۆی یان هەر پۆستێکی تر لە دەستەی سەرۆکایەتی گرنگی و بەهاو دەسەڵاتی خۆی هەیە و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانی دیاری کردووە. بەڵام ئەمەی کە دەوترێ ڕۆڵی نابێ ڕەنگە ترسێک بێت لەوەی لە خولی ڕابردوو ڕوویدا کاتێ سکرتێر و سەرۆک هاوڕابوون ڕەنگە جێگر تەنیا کەوت بێ. بەڵام بەگشتی کاری پەرلەمانی کاری پێکەوەییە. باشە کاریەوە نییە سەنگەر لە یەکگرتن باشە بەس ئێستاگەر بە دیاریکراوی بۆن ڕەنگە ترسێکە بێتە سەر بڵێن سکرتێر و جێگیری یەکەم جێگیری سەرۆکی پەرلەمان ئەگەر شتێکیان بەدڵ بێ و سەرۆکی پەرلەمان مەسەرەن لەگەڵی دانەبێت ناتوانن بیخەنە بەرنامەی کارەوە ئەو کاتە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان هیچ دەوێت. خۆیەوە پەیوەندی بەو ڕێکەوتنەوەیە کە ئەو لایەنەی سەرۆکی پەرلەمان وەرەگرێت چ ڕێکەوتنێکی هەیە لەگەڵ لایەنی پێگەێنەری حکوومەت ئەو کاتە ڕنگدانەوەی ئەو ڕێکەوتنە لە ناو دەستەی سەرۆکایەتی ڕەنگەداتەوە. من پێم وانییە کە پێچەوانەی ئەوە بکرێت کە چکە بە ڕێکەوتن وەرەگیرێ. ئەمە باڵبژاردنێکی ئازادانە نییە کە پەرلەمانتاران خۆیان قەناتیان بەکێ هەیە و لۆبی بۆ دەنگی کێ کرابێت دەربچێ.
بەڕێکەوتنی سیاسی دەچێتە ئەوێ و ئەو ئەجێندایە جێبەجێەکە کە لە ڕێکەوتنی سیاسی خۆی و حیزبەکەی بەرامبەرا هەیە بۆیە من پێم وانێ ئەو ترسێکی زۆر گەورە بێ لە وەرنەگرتنی پۆستەکە. باشە ئەوەی کە تاکوێستایە ناوێنە مامەڵی سەرۆکایەتی پەرلەمان مامەڵێکی بێلایەنە نەبوو یاخود لایەندار و هەژمونی حیزبیشی بەسەرەوەی ئەوەی کە تا ئێستا هەیە؟ خۆی ئێمە ئەزمونێکی کەممان لەگەڵم دەستەی سەرۆکایەتیە هەیە لەبەرەوەی هێشتا کاری فعلی پەرلەمان دەستی پێ نەکردووە. لە دابشکردنی لیژنەکانە نیگەرانی یەکگرت و واقعی بوو، نیگەرانینەوەی نوێ واقعی بوو و نیگەرانی ئێم بژ لەوەی کە لەمڕۆ و دوێنێ ڕوویداوە هەر واقعی بووە و ئێمە لە پێکنەهاتنی فراکسیۆنەکان چەند جارێک لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان دانیشتوین بۆی هەماهەنگ و هاوکار بن. بەڵام ئەوە لە ئایندە دەرەکەوێت کە ئەم دەستەی سەرۆکایەتی ئاوا ئەمێنێتەوە یاخود گۆڕانکاری بەسەرادێ و کاتە ئەکەونە ژێرە و تاقیکردنەوەی کە سەرۆک و جێگر و جێگری دووەم بە فیعلی دەبێت سەرۆک و جێگری هەموو پەرلەمانتاران و هەموو فراکسیۆنەکان و هەموو پەرلەمان بن. باشە قسەی زۆر لە سەریم تازی پەرلەمانتاران دەکرێت. ئۆتۆمبیلەکەتان وەرگرت؟ ئێمە ئەم جارە وەکو جاری پێشوش کە ئەوە نەکراوە لە خولی چوار لەم خولەشە بڕیارماندا کە لەسەر داهاتی گشتی ئەوە بۆ پەرلەمانتاران نەکرێت. بەڵام وەکو فراکسیۆنی کۆمەڵیوە دژیەوە بوون کە لەسەر داهاتی گشتی خۆی ئەزانی چی تەمەناکەم ئەم شتانە وەکو خۆی بگەێنرێ هیچ فراکسیۆنێ نەیوتووە لە داهاتی گشتی ئۆتۆمبیل بکڕێ و دەستەی سەرۆکایەتیش نەیوتوە ئێمە ئەواکەین و کێ ئەیەوێدەی پێشکەشیەکەین. هەمووان متتەفق بووین کە ئەمە لەسەر داهاتی گشتی نەبێ و تەمەناشەکەین ئەم نموزەجەی لە پەرلەمان هەیە نەقڵ ببێ بۆ حکوومەت. لە حکومەتە نیە وەزیر لەسەر پارەی خۆی لە موچەکەی خۆی مەوەستم ئۆتۆمبیل بکردرێت یا بە ڕێوبەری گشتی و ئەوانە نەخێر لە هیچ ئاستێکی حکوومەتە ئەوە نییە. باشە بەس بۆ تەنە چاو لەسەر پەرلەمانتار ئێمە ئەم طبیعیە کاک حەکیم چاو لەسەر پەرلەمانتار بێ و چاو لەسەر پەرلەمان بێ بە دوو بۆ هەندێک لایەن ڕقیان لە پەرلەمانە دەیانەوێ شکۆ بەهای کەمکەنەوە بۆی لێپرسینەوە نەکات چاودێری نەکاری خۆی بەجێنێنێ. ئەوەی تریش کە مافی خۆیەتی لی بپرسێتەوە و چاوی لەسەرێتی لەبەر ئەوەیە کە من تعین نەکراوم لەوێ و بێمنەت بم باش من خەڵک یەک چووە ئەم پەنجەی مۆر کردووە لەسەر کاغەزێک لە کابینەیەکە گەڕاوە دەنگی پێداوم بە خۆم بە فراکسیۆنەکەم بە ئەندامەکانی تر بۆیە مافی خۆیەتی بڵێت تۆ چۆن چاوم لەسرت نەبێ چۆن لێت نەپرسمەوە لەبەرەوەی تۆ ڕاستە و خۆ ڕاستە لەسەر لیستێک هەڵبژێراوی بەڵام خەڵک یەکلایی کردوێتەوە لە نێوان 50 کاندیدا من و تۆ یەکێکی تری هەڵبژار بۆیە مافی خۆیەتی چاوی لەسرت بێ باشە بەڵام حکوومەت ئەو منەت و چاوی لەسەر نی باش ئەگەر ئەم بنەمایە بۆ وەزیرەکان و بۆ بەڕێوەبەرە گشتیەکان و نازەم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و سەرۆکی هەرێم و جێگرەکەی بچەسمێنێت چەندە بوو جێگشتی پێدا بوو جێکی زۆر بۆ داهاتی گشتی دەگەڕێتەوە بە دڵنیاییەوە ئەوە ئەگەر وا بێ حکومڕانی لە هەرێمی کوردستان ئاوای لێدێ خەڵک جورئەت نەکات لە ماڵی گشتی بە کەیفی خۆی تەسەڕوف بکە ئەمە نەک تەسەڕوف دەکرێت ئەگەر هەر شتێک دیاریکراو بێ لەو ئیمتیازانەی بۆ پلە باڵاکان دیاریکراوە قەی ناکە بەڵام کێشە لەوەیە لە نادیارەکان ملیارەها دینار و دۆلار و تاڵانی و بەهەدەردان و زیادە ڕۆیی و دزی هەیە ئەگی ناقەی چێکا وەزیرێک ئیمتیازەکەی دیارە موچەیە زۆرە توانین بە یاسا دانراوە بە یاسا کەمیکەینەوە هی پەرلەمان هی هەر کەسێکی تر بەڵام کارەسات ئەوەیە لە دەرەوەی موچەکەی لە دەرەوەی ئیمتیازەکەی بۆی دانراوە ئەمە خەیاڵی دەوڵەمەند بووە خەیاڵی شتی ناقانونی و ژێربەژێری هەیە ئەمە خەڵک نایبینێ یعنی بۆ نمونە ئەگەر پەرلەمانتارێک ئەگەر وەزیرێک ئەگەر وەکیل وەزیرێک ئەگەر بەڕێوەبەرێکی گشتی هەر پۆستێک لەم پۆستە باڵایانە لەم پلە تایبەتانە خەڵک بەس چاوی لە موچەکەیەتی موچەکەیە بینێ ئەڵێ موچەکەی زۆرە ڕاستە
بەڵام مادام بە یاسا کراوە توانرێت بە یاساژ هەموار کرێ و کەم بکرێتەوە بەڵام چی ئەەکەی لەوەی کە یەکێک نەوتە بە نەوتە دزێ بە یاسا نایکە لەژێر چاودێریان نایکە بردووشێتی و پێیشی بووە بە مافیا خەتەرەکە ئەلێرەیە بۆیە دەبێت هەمووان چاومان لەسەر ئەوەش بێ بە یاسا ئەم تعدیلکەین کەمی کەینەوە بە چاودێری پەرلەمانی ئەمەش محاکەمەکەین تەسلیمی ئەوەی کەین کە ئەمە نابێ حکومڕانی بکە بەڵێ کاتمان کەمەوە دەمەوێت لەسەر کۆمەڵی پرسی تریش دەربارەی یاسای سەرۆکایەتی هەرێم وا بڕیارە کە بەم زوانە لە پەرلەمان هەموار بکرێتەوە بەڵێ یاسای سەرۆکایەتی هەرێم بە پێی یاسای هەڵپەساردنی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم لە خولی پێش و کە لە کۆتایی خولەکە هێنرا و دەنگی هێنا ئێمە و کاتە دەنگمان پێی نەدا چارەنووسی ئەو دامەزراوەیە لەم خولا و لە وەرزی یەکەمی یا دووەمی گرێدانە دەبێ یاسادانانە دەبێ چارەسەر بکرێ و ئێستش پارتی دیموکرات دەیەوێت لەم مانگا پرۆژەکەی پێشکەشکە لەگەڵ هەر لایەنێک کە ڕێکەوتنی لەگەڵی هەیە بۆ ئەوان وا بڕیاریان داوە وەکو لایەنی پێگەێنەری حکوومەت کە دەسەڵاتەکان کاتێک دابش کراوە بە نەبوونی پۆستی سەرۆکی هەرێم دایانەوێ و یاسایە هەڵوەشێنەوە دەسەڵاتەکان بچێتەوە لای سەرۆکی هەرێم و میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو خەڵکەوە بگۆڕن بە پەرلەمان دەسەڵاتەکانی پێشووی دەبێت سەرۆکی نوێ ئەوەی من زانیومە ویستی پارتی دیموکراتە ئەوەیە کە بەڵێ بە هەمان دەسەڵاتەکانی خۆی میکانیزمی هەڵبژاردنەکەی بگۆڕدرێ بهێنرێتە ناو پەرلەمان هەڵبژێردرێ بە هەموو دەسەڵاتەکانیەوە و ئەو واتە سەرۆکی هەرێمی داهاتوو سەرۆکی حکوومەت ڕاب بسپێردرێ بۆ پێکهێنانی کابینەکەی لە ماوەی ڕۆژە ئێمە بۆ پێشکەشکردنی هەمواری یاساکە هەر لایەنێگەر فراکسیۆنێک هەی بێ وادەی یاسایی تاکو یەکی چوارە بێ پێش دەتانەوێت بە دیاریکراوەکو فراکسیۆنی خۆتان بڕیارتان داوێنی چۆن مامە لەگەڵم پرسە دەکەن یاخودە پێتان وەکو کۆمەڵی ئیسلامی ژیانی ئێمەوێت دەبێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم چۆن بێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو لە خولی پێشوو پرۆژەیەکمانە بوو پێوترا پرۆژەی هەمواری سەرۆکایەتی هەرێم کە هیچ چەند فراکسیۆنێک بوو ئێمە ئەو قەناعەتەمان نەگۆڕاوە کە دەڵێن دەبێت سیستەمی حکومڕانی پەرلەمانی بێ سەرۆکیش لە ناو پەرلەمان هەڵبژێرێت دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە سەرۆک ئێمە پرۆژەیەکمان ئامادە کردووە بۆ ئەم جارش بۆ ئەم جارش بینا لەسەر پرۆژەکەی ڕابردوو و تێبینی و تێڕوانینی ینی پێشکەشتان کردووە بەس پەرلەمانی خو پێشکەشی دەکەن پرۆژە بۆ ماریە ئێمە لە فراکسیۆن پرۆژەکەمان ئامادەیە و دەیدەینە کۆمەڵی ئیسلامی وەکو حیزب چکەم ئەم پرسە پرسێک نییە تەنها ڕاندێکی یاساییە بێ ڕاندی سیاسیشی هەیە و دوجار پێشکەشی پەرلەمانێکین بۆ هەموارەکە بەڵام تا ئەم ساتە هەر خۆمانین ڕێکەوتنمان لەگەڵ هیچ فراکسیۆن و لایەنێکان بەس بە دیاریکایی بۆی ڕوون بێنیت ئێوە دەتانەوێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تەشریفاتی بێت خۆی ئەگەر تەماشای عێراق بکەین سەرۆکی کۆمار لە عێراقێکی فیدراڵە دەسەڵاتەکانی چۆنە دەبێت سەرۆکی هەرێمێک لەو عێراقە فیدراڵە هاوتا و هاوشێوەی ئەوە بێ باش بەس قسەی زۆر لەسەرەوە دەکرێت ئێمە سەرۆکاتی هەرێممان پێویستە یاخۆ پێویستە چووکان لێکیان پێیان وە ئێمە لە 92 تا 2005 سەرۆکاتی هەرێممان نەبووە کێشەش نەبووە بەڵکو مەسەڵەن لە دوای 2005 تاوکو ئێستا سەرۆکاتی کێشەی زۆری لەسەر دروست بووە یعنی ئەمە پێویستە بۆ هەرێمی کوردستان کە دامەزراوێکی لەو شێومانەوێ ئەگەر پێویستە پێویستە چه جۆرە دامەزراوێک بێت خۆی پێویستبوون و پێویست نەبوون دەستوری عراقی دیاری کردووە من ئەگەر لەگەڵ یابم لەگەڵیانە بم شتێکی ترە بەڵام لە دەستوری عراقی هەرێمەکان پەرلەمانی خۆیان هەیە و سەرۆکی خۆیان هەیە و حکوومەتی خۆشیان هەیە ئەمە قەزەیەکی دەستوریە بۆیە ئەوەی لەگەڵیەتی لەگەڵیان ئێمە دەستوری عراق دایناوە ئێمەش ئەمانەوێت ئەو سەرۆکەی کە هەیە وەک ئەو دەستوری عراق بۆ کۆماری عراقی دیاری کردووە هەرێمەکەش بەو جۆرە باشە بەس زیاتر وەکو ئەم دامەزراوەکو ینی دامەزراوی لایەنێک سیر نەکراوە چۆن دەکرێت مەکرێن بکرێت دامەزراوی هەموو خەڵک ینی سەرۆکایەتی هەرێم بەڵێمە پێمان وایە دەبێت لە ئیستیحقاقی هەڵبژاردننی شاژمار بکرێت وەکو چۆن ئەم جارە بزوتنەوەی گۆڕان بە پێ ڕێکەوتنەکەی یەکێک لە پۆستەکان کە جێگیری سەرۆکی هەرێمە یان نیاری دەدرێتی بەریەکەوێ
دیارە هاتۆتە ناو گفتوگۆی پێگەنانی ئیستحقاقی انتخابی بۆ کابینەی ئایندەش. بەڵێ دو پرسیارم سەبار دۆ پێکەنانی حکوومەت پێت تەنوە ئەو ناوکەیەکێتی و پارتیە ینی زۆر قوڵن و بەم زوان لەسەر حکوومەت ڕێک ناکەون و مەسەی هەڕشەی دوو ئیدارەیەش جێبەجێ دەکرێت بە کورتی سپاس دەکەم. بڕوان ناکەم مەسەلەی تو ئیدارەیی لێک بترازێکی نایسە دوو ئیدارەیە بەس قەت گیان نابێتەوە تەمە ناشەکەم وانە بێ و ئەوەشی کە هەیە ڕەنگە لەسەر هەندێک پشک و پۆست بێ دوجار هەڕێک دەکەون و کابینەش پێک دێت زەمانەکەش وردە وردە لە بەردەممانە تەواو کەمە بێتەوە بۆەوەی ببێ بە فشارێک لەسەر لایەنەکانی پێگەێنەری حکوومەت زوو کۆتایی بەم گفتوگویانە بێن و بگەنە ئەنجام و پەرلەمان دەست بە کارەکانی خۆی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سوێرا عومەرە ناوی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.